بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە گەردەلوولی یەخسە هەروە باسی کەرتی غەزە لە ڕووی ژماری دانیشتوان و لە ڕێی هەڵکەوتە جوگرافیەکە شێوە دەکەین. سەرەتا ئەگەر لە گەردەلوولی کەرتی غەزەوە دەست پێ بکەین کە بزوتنەوەی حەماسی ئیسلامی لە 7 ئۆکتۆبەر ئەنجامیدا وەک وەڵامێک بۆ ئەو پێشێلکارانەی کە ئیسرائیل بەردەوام دەیکات لە مزگەوتی ئاقسا هەروە بەرامبەر بە خەڵکی مەدەنی لە کەناری خۆراوە و بەرامبەر بەو گەمارۆیە توندەشی کە چەند ساڵێکە خراوەتە سەر کەرتی غەزە ئەمە وەکو وەڵامێک بۆ ئیسرائیل گەردەلوولی ئاقسا ئەنجامدرا. دیارە گەردەلوولی ئاقسا بە وتەی وەزیری دەرەوەی ئەمریکا خراپترین شەڕەکە ڕوبەڕووی ئیسرائیل بۆتەوە لە دوای 1970 کە تێیدا شکستی سەربازی هەواڵگیری ئیسرائیل بە تاوەتی دەرکەوت. دیارە وەکو سەهمانەی دەبینین لێرەوە چەکدارانی بزوتنەوەی حەماسی ئیسلامی دزایان کردو بۆ ناوچەکانی ئیسرائیل و هێرشیان کردوت سەر ئەو ناوچانەی کە یەکەی نیشتەجێبوونی ئیسرائیل تێدا. دیارە لەو ناوچانە لە شارەکانی عەسقەلان و ئەزدود و سیدی ڕود زیاتر لە 50,000 یەکەی نیشتەجێبوون تێدا کە ئەو ناوچانیان بە ئامانجگرتووە زیاتر لە 5,000 موشک و کاتیۆشیان ئاراستەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی قەوارێ جوولەک کردووە تا ناوچەکانی تەلەبیبیشی گرتوتەوە کە لە گەردەلوولی ئاقسا بە ئامانجگیراون. ئەمەش کەرتی غەزەیە دوایی قسەی لەسەر دەکەین بە وردەکاریەوە. بەڵێ بینە سەر کەرتی غەزە دیارە کەرتی غەزە لە مێژوودا لەسەر دەمێک لە ژێر کۆنتترۆلی بەریتانیەکاندا بووە دواتر میسر دواتر قەوارەی جوولەکە لە ساڵی 2007ەوە لە ژێر کۆنتترۆلی بزوتنەوەی حەماسی ئیسلامیە. ئەو نەخشەی کە دەیبینین ئەوە هەڵکەوتەی جوگرافی غەزەیە کە لە ڕۆژاوە دەریای ناوەڕاستە لەو ناوچەیەوە بڵین لە ڕۆژهەڵات و باکووری ڕۆژهەڵاتەوە قەوارەی جوولەک لە سەدایەکی خاکی مێژووی خاکی فەڵەستین پێک دێنێت کە وەکو شریتێکی باریک لەم ناوچەیە هەڵکەوتووە. دیارە بە پێی ڕێکەوتنی ئۆسلۆ لە 1970 هەم کەناری خۆراوە هەم غەزەش وەکو ناوچەیەکی دەسەڵاتدارێتی فەڵەستینی دیاری کران بەڵام بەردەوام هەیمەنە ئیسرائیلی زیادی کردووە بەتایبەتی کەناری خۆراوە ناوچانەی کە بزوتنەوەی فەتح تێیدا باڵەدەستە لەژێر هەژمونی قەوارەی جوولەکەدا بووە بەڵام کەرتی غەزە بەردەوام کێشەی لەگەڵ جوولەکە بووە بەرەنگاری جوولەکە بۆتەوە. دیارە لە غەزە کۆمەڵێک کەسایەتی گەورە لە غەزە هەڵکەوتووە وەکو شێخ ئەحمەد یاسین دامەزرێنەری بزوتنەوەی حەماس کە لە ساڵی 2004 تیرۆرکە هەڵخەرکی غەزە بوو بامان شێوە عەبدولعەزیز ڕەنتیسی کە یەکێکی دیکە لە دامەزرێنانی بزوتنەوەی حەماسی ئیسلامی بامان شێوە خەڵکی غەزەیە. دیارە غەزە سەر ڕایە و گەمارۆیی کە خراوەتە سەر حەمەزنەوەی حەماس توانیوێتی پەرە بە خۆراگری خۆی بدات. بەڵێ بینە سەر کەرتی غەزە وەکو ژمارەی دانیشتوان کەرتی غەزە وەکو ژمارەی دانیشتوان لە ئێستادا بەپێی لێدوانی وەزارەتی ناوخۆی فەڵەستین لە غەزە دانیشتوانەکەی 2,375,259 کەسە لە 5 پارێزگا پێک دێت کەرتی غەزە پارێزگاکانی غەزە شاری غەزە خانیونیس باکووری غەزە ڕەفەح هەروە دێربەلح هەروە پارێزگای ناوەڕاستیشی پێدەڵێن و ڕوبەری کەرتی غەزە 360 کیلۆمەتر چوارگۆشەیە و لە ڕووی ژماری دانیشتوانیشەوە قەرەباڵغترین ناوچەی جیهانە لە هەر کیلۆمەترێک چوارگۆشە 26,000 کەس نیشتەجێبوون کە قەرەباڵغترین شوێنی جیهانە لە هەر کیلۆمەترێک چوارگۆشەدا. بەڵێ بینە سەر جەنگەکان ئەو جەنگانەی کە قەوارەی جوولەکە دژی کەرتی غەزە ئەنجامی داوە دوایەوەی کە قەوارەی جوولەکە لە ساڵی 2005 بەپێی ڕێکەوتنی ئۆسلۆ لە غەزە کشایەوە و پاشانیش لە 2007 بزوتنەوەی حەماس کۆنتترۆلی ئەو ناوچانەیەکن لەو کاتەوە گەمارۆی زۆری خراوەتە سەر و چەند جەنگێکی گەورەش لەو کاتەوە دژی بزوتنەوەی حەماس ئەنجام دراون بۆ سەر غەزە لەوانە 2008 2012 2014 2019 2022 کۆمەڵێک جەنگی گەورن کە دژی بزوتنەوەی حەماس و دانیشتوانی غەزە ئەنجام دراون. بەڵێ بینە سەر خاکی مێژووی فەڵەستین دیارە دامەزرێنەری بزوتنەوەی سەهیۆنی هێرتزل پێشتر بۆ دامەزراندنی دەوڵەتی جوولەکە پێشنیازی کۆمەڵێک ناوچەی کردبوو بەر لە خاکی فەڵەستین لەوانە ئەرجەنتین ئۆغەندا بەڵام دواتر لە 1970 وەزیری دەرەوەی بەریتانیا کە بە بەڵێنی بەلفۆر ناسراوە بەڵێنی پێدەن کە دەوڵەتێک بۆ جوولەکە لە فەڵەستین دابمەزرێن. ئەمە نەخشەی
مێژووی خاکی فەڵاستینە ڕەنگە سەوزەکە فەڵاستینێکە یەکەمدا لە 1970 بەم شێوە لە سەداسەتی لەژێر بڵین کۆنتترۆلی بڵین لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە لە ڕووی خاکەوە هەموو بە پێکهاتووە لە فەڵاستین بامان شێوە ئینجا خاکەکەی بەم شێوێ لە 1940 کەمتر دەبێتەوەی کە فەڵاستینیەکان تێی دانیشتەجێن ڕەنگە سەوزەکە بۆ لە 1940 لە 1960 بە ئەمان شێوە ئەو ناوچانەی کە فەڵاستینیەکان تێی دانیشتەجێن کەمتر دەبێتەوە لە 1960 دادەبەزێ بۆ لە 22 لە ئێستادا ئەو ناوچانەی کە لەژێر بڵێن فەڵاستینیەکان تێی دانیشتەجێن جا چی لە کەناری خۆراوە چی لە کەرتی غەزە لە 15 خاکی مێژووی فەڵاستین پێکدێنێ واتە ئێستا قەواری جوولەکە دەستی گرتووە بەسەر لە 1985 خاکی مێژووی فەڵاستین. بەڵێ بینە سەر ژمارەی دانیشتوانی ژێر کۆنتترۆلی قەواری جوورەکە و ژمارە دانیشتوانی فەڵاستینیش ئەو ناوچانەی کە لە 1985 خاکی فەڵاستین کە ئێستا لەژێر کۆنتترۆلی جوولەکەدایە ژمارەی دانیشتوانەکەی بەم شێوەیە 7 ملیۆن و 100 هزار جوولەکەیە ئەوەی کە لەژێر کۆنتترۆلی جوولەکەیە لەگەڵ فەڵاستینیەکانیش 2 ملیۆن و 513 هزارە کە زیاتر لە 9 میلیۆنە ئەو دانیشتوانی ژێر کۆنتترۆلی قەوارەی جوولەکە ئەوانێک کە لەژێر کۆنتترۆلی فەڵاستینیەکاندا لە کەناری خۆراوە لە کەرتی غەزە ژمارەی دانیشتوانەکانی 5 ملیۆن و 400 هزار فەڵاستینیە بەپێی سەرچاوە مێژوویەکان لە 1839 جوولەکەکان تەنیا لە 102 دانیشتوانی فەڵاستینیان پێکێناوە بەس لە 2023 جوولەکەکان لە 147 دانیشتوانی فەڵاستین پێکدێنەوە فەڵاستینیەکان ڕوبەڕووی ئاوارە بوونەتەوە ئێستا 7 ملیۆن و زیاتر لە 7 ملیۆن فەڵاستینی لە دەرەوەی وڵات ئاوارن لە وڵاتە جیاجیەکانی جیان بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ